ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ من ئەحمەد خەلکۆبانی حەز دەکەم بڵێم پێشگیریمان هەیە لەو ڕێفراندۆمە و ئینشەڵڵا بەسەر دەکەون و طبعاً ئەو ڕێفراندۆمە و سەربەخۆی کوردستان بەس لە کوردستان نییە، ئەوە کە بەشی لە کوردستان ببە کوردستان ئەوە یارمەتی هەر سێ بەشی تریش دەکا، یارمەتیمانیش دەکا و ئینشەڵڵا سەرکەون و ئینشەڵڵا ببینە دەوڵەت و ئەو خەونەی ببینن. ئەس محەممەد خەڵکی تۆ زەڵایمە ئەس حەسکەم و گەنجێکی کورتاکێکی کورد حەسکەم کوردستان بدە دەوڵەت چونکە مافێکی ڕای گەلی کوردە و مافی هەمی گەلێکیەک و سەربەخۆی خۆ وەرگریتن بەلی بۆ ڕێفراندۆم. من وەکو خوێندکارێک کە داوام وایە ئێمە لە عێراق جیاب بینەوە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان. ناوێم مەجیدە خەڵکی ئاگرێمە هەمیدکەم دەنگی خۆ بەلێ بدەن خینە شەهیدان بە باڵاشی نەچیت بەلێ بۆ سەربەخۆی کوردستانی.